پێویستە هەمومان کار بکەین بۆ یەکدەنگی ملەتەکەمان، بۆ یەکبوونمان، بۆ یەکدەستیمان، بۆ ئەوەی کە هەمومان بەیەکەوە بەبێ جیاوازی بۆ چوونەکانمان بە خلافاتی سیاسیەکانمانەوە بچینە بەردەم سندوقی دەنگدان و هەمومان بەیەکەوە بڵێن بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان. ئەو جیاوازیە و لێکترازانەی کە هەیە هەمومان هەوڵ بدەین کە نەمینێ. بەڕاستی لەبەر ئەوەی ئەو جیاوازی و لێکترازانە زۆر زەرەری بە میلەتەکەمان گەیاندووە و دەگەینێ. بۆیە پێویستە ئێمە هەوڵی ئەوە بدەین ئەو جیاوازیانە نەمینێ و ئەو لایەنە سیاسیانە هەموو بگەن بە یەک بۆ ئەوەی هەمومان کۆک بین لەسەرەوەی کە یەکدەنگ بین، کۆک بین لەسەرەوەی کە دەنگ بدەین لە ڕێفراندۆم و بەڵێ وەڵاممان بدەینەوە. هەنگامی دووەم کە پێویستە بکرێ کارەکردنەوەی پەرلەمانە.